لا فیسیڤاڵی شێفەکانم لە پارکی هەواری شار یەکێک لە ئەو شێفانەی کە بەشداری فیسیڤاڵی شێفەکانی کردووە لە شاری سلێمانی و بەتایبەت پارکی هەواری شار ئەویش شێف میرانە. جا ئەسمە لای بزانم بە خواردنە دەریای تایبەتەکانی چی هێناوە بۆ کڕیارەکانی یاخود بۆ مشتەرەکانی لێرە. ئەسمە لای براکە ئەوی شێف میرا کە برای شێف میرانە. سڵاو لەبێ شێف. بەخێر بن قوربان، بەخێر بن ئاوداتان کردەوە. پێم بڵێ ئەمڕۆ خواردنی دەریایی زۆرتان هێناوە، خواردنەکان چیان هێناوتانە بۆ مشتەرەکانتان؟ ڕۆبیانمان هێناوە، قرژاڵمان هێناوە، گوێچکە ماسیمان هێناوە، ماسی سەلەمونی نەرویجیمان هێناوە، ماسی کاربی خۆمان هێناوە بە پاچە، لۆبستەر و هەموو ئەن خواردنە دەریایەکانمان هێناوە. زۆربەی زۆری ئەوەمان پێکراوە هێناوەمانە. ئەو خواردنە دەریایانە پێم بڵێ کامە لە هەمیان گرانترە، خواسی لەسەر کامیانە زیاتر؟ لۆبستەرەمانەیە دانی بە $50 ئەمە خواردنی گرانە کەنەدیە، لە کەنە داوایەت لێرە دەست ناکرێت، لە وڵاتی عێراق بەیشەوە دەست ناکرێت، کەنەدیە بە $50. ئەم ماسیە من گۆشتەکەی بینیم پرتەقالی، ئەمە ماسی چییە؟ ئەمە سەلەمونی نەرویجیە، لە نەرویجەوە بە فرێشی بۆمانێت، هەل لە نەرویجەوە بە فرێشی بۆمانێت، خۆمان لێرە پارچە پارچەکەین و پێشکەشی میوانە بە ڕێزەکانیەکەین. ئەی برژاوەکانتان چیە لێرە؟ لێرە باڵمان هێناوە، تکەی ماسی تکەی مریشەکەوانەمانمی هێناوە، لێرەی ترەمووی جوانی برژێن پێشکەشی خەڵکەکەیگەن. زیاتر کڕیارەکانتان خواستیان لە سەرچی داوای چیەکەن؟ وڵای زیاتر ڕۆبیان داواکەن. ئەمە ڕۆبیانی سوپەر جامبۆیە و پێم وایە سوپەر جامبۆشمانەیە، سوپەر جامبۆکە لە ڕێستۆرانتەمانێزە جامبۆکەمان هێناوە بۆیرە و ئەمەش هەر پاکراوە بە پاکراوی هێنامانەوە، ئەمەش ڕۆبیانی کنتاکیە، بە کنتاکیش بەردەسە. تاکەی ئێوە لێرە بن وڵای تا 12 لێرە بین. ئەم هەر ڕۆژەکە لێرە ڕۆژەکە لێرە مەڵە هەر نۆ ڕۆژەکە ئیشەڵا لێرە بین لە خزمەتتان بەڕێزی ژان. حەزەکەی خواردنیشمان بۆ حەزرە چیمان بۆ حەزرەکە ئێستا؟ ڕۆبیان و قرژاڵۆمانی لەسەر ڕۆبیان و گوێچکە ماسی و قرژاڵ و ئەوانەی لەسەرەوەنەتەم بۆ حەزرەکەم. ئەمەیان قرژاڵە. ئەو قرژاڵی چی وڵاتێکە؟ ئەو قرژاڵە لە شەتڵ عەرەبەوەیەت لێوە بۆمانە لە بەحری لە دەرەی فاوە، هەمیان فرێشە، هەمویان بە فرێشیەت بەڵێژان. پێم بڵێ مشتەرەکان زیاتر حەزیان لە خواردنەوە بۆ سوورەکراوی یاخوا حەزیان لە برژاوە؟ وڵای زیاتر بە سوورەکراوی تەڵەبیانەیە، زیاتر حەزیان لێ بۆیان سوورکەینەوە و پێشکەشیانکەن.